ئێرەشاری بوورۆوسە لە سیوێکی ئایاری 2015دا مارلین ستیڤان نیڤارلاین لەگەڵ خۆشەویستەکەیدا سەرەتای ڕێگای گەشتەکەیان بۆ ناو داعش دەست پێ کرد. یەکەم وێزگەی گەشتەکەیان بەرەو دانیمارک بوو، لە دواتردا بەرەو ئەڵمانیا، دواتر خۆیان گەیاندە هەنگاریا و لە پاشترا بەرەو سربیا و بولگاریا و پاش ئەوە خۆیان گەیاندۆتە تورکیا. ئەو ئافرەتە سویدیە هەرچەندە سنووری 6 وڵاتی ئەوروپی بڕیوە، بەڵام هیچ ناسنامە و پاسپۆرتێکی پێ نەبووە. هەروەکو باوکی مارلین ستیڤان بە میدیاکانی سویدی ڕاگەیاندووە لە هەر یەکە لە وڵاتانی هەنگاریا و بولگاریا پۆلیس کچەکەیان بۆ ماوەیەک دەستگیر کردووە، بەڵام بەهۆی ئەوەی هیچ ئاگادارکردنەوەیەکیان لەبارەی ئەو هاوڵاتێ سویدیەوە پێنەگەیشتووە، پاش ماوەیەک ئازاد کراون. کاتێک مارلین دەستی بە گەشتەکەی کرد تەمەنی تەنها 15 ساڵ دەبوو، بەڵام بۆ ماوەی 6 مانگ بوو دووگیان بوو. مارلین وەکو عاشقێک شوێنی موختار محەممەد ئەحمەد کەوت. موختار کە تەمەنی 19 ساڵ بووە بە مارلینی وتووە گەشت دەکەین بۆ خەلافەت، بەڵام مارلین بە گوتەی خۆی نەیزانیوە مەبەستی خەلافەت چییە و ڕەزامەند بووە دوای خۆشەویستەکەی بکەوێت. هاوشێوەی زۆرێک لە چەکدارانی داعش مارلین و هاوسەرەکەی لە تورکیاوە بەرەو سووریا دزەیان کردووە، دواتر لە ناوچەکانی ژێردەستی داعش خۆیان گەیاندۆتە مووسڵ و لەوێ ماونەتەوە. هێزانەکەی مارلین دەڵێن هەرگیز کچەکەیان گەشتی بۆ دەرەوەی سوید نەکردووە، ئەمە ژوای کردووە زۆر جار داوا لە بەرپرسانی وڵاتەکەیان و هەرێمی کوردستان بکەن بۆ ئەوەی هەوڵ بدەن کچەکەیان ڕزگار بکرێت. لە مانگی تشرینی یەکەمی ساڵی ڕابردوودا هێزێکی تایبەتی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان هەوڵی داوە ئەو ئافرەتە سویدیە ئازاد بکەن، بەڵام بەوتەی میدیا سویدیەکان ئەو کچە لە دەستی ئەو هێزە تایبەتی ئەنجومەنی ئاسایش ڕای کردووە کە لە داعش ڕزگاریان کردووە و بەرەو لای هاوسەرەکەی چۆتەوە. بەشێکی تر لە میدیاکانی سوید ئاماژە بەوە دەدەن هێشتا ڕوون نییە کە پاش هەوڵی یەکەمی ئەنجومەنی ئاسایش بۆ ڕزگارکردنی ئەو کچە چۆن دووبارە کەوتوەتەوە دەستی داعش. لە مانگی تشرینی دووەمی ساڵی ڕابردوودا کوڕەکەی مارلین لەدایک بوو. مارلین چەند جارێک نامی بۆ دایکی نووسیوە، بەڵام پێی وتووە کە وەڵامی نامەکانم مەدەرەوە. لە یەکێک لە نامەکانیدا مارلین نووسیوێتی بەهۆی بۆمبەوە دەکوژرێم یاخود دەمکوژن، بەڕاستی ناتوانم بەم شێوەیە بژیم، نەخواردنم دەست دەکەوێت، نەپارەم پێیە و نەکارەبامان هەیە، هیچ شتێکم نییە. لەو نامەیەدا مارلین باسی خۆشەویستەکەشی کردووە و دەڵێت کوڕە هاوڕێکەم دەڵێت دوای ئەوەی منداڵەکەت بوو دەرت دەکەم و هاوسەرگیری لەگەڵ کچێکی تردا دەکەم. بەشێک لە میدیاکانی سویدەوەیان ئاشکرا کردووە کە هاوسەرەکەی مارلین لە هێرشێکی فڕۆکەکانی ڕووسیا لە ڕۆژ ئاوای ڕوومادی کوژراوە، بەڵام هێشتا ئەو زانیاریانە پشت ڕاست نەکراونەتەوە. لە حەڤدەی شوباتدا هێزێکی تایبەتی ئەنجومەنی ئاسایشی هەرێم مارلینیان ڕزگار کرد. موختار محەممەد ئەحمەد لە ئێستادا تۆمارێکی ڤیددیۆی موختاری هاوسەری مارلین لە بەشێک لە میدیاکاندا بڵاو بۆتەوە کە بەپێی بەدواداچوونەکان ئەو ڤیددیۆیە لە مانگی ئابی ساڵی ڕابردوودا تۆمار کراوە. موختار لە ڤیددیۆکەدا دەڵێت ئێوە وتوتانە کە داعش ژمارەیەک لە کچانی بەدیل گرتووە و ڕێگە نادات بگەڕێنەوە، دەمەوێت وەڵامی ئەو جۆرە قسانە بدەمەوە. دواتر موختار باسی مارلین دەکات و دەڵێت ئەو بەردەوام قسە لەگەڵ دایکیدا دەکات و ئەو باشە و هیچ کێشەی نییە، لەبەر ئەوە واز لەو کچە بهێن و هەرگیز ناگەڕێتەوە بۆ وڵاتی کوفری ئێوە. موختار دەڵێت ڕەگەزپەرستەکان وایان کرد کە من لە دەستان ڕابکەم چونکە ناتانەوێت لە ئاشتیدا پێکەوە بژیم. دەستگای هەواڵگری سوید ڕایگەیاندووە لە 2013ەوە 292 هاوڵاتی سویدی چوونەتە ناو داعش کە لەو ژمارەیە 133یان گەڕاونەتەوە بۆ سوید.